کۆمەڵانی خەڵکی تێکۆشەر و ئازادی خواست کرێکاران و زەحمەت کێشان هەروەک ئاگادارن لە دوای کوژرانی بێبەزەیانەی ژینە ئەمینی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران شۆڕش و ئاخێزێکی بەرینی بەخۆیەوە بینی کە لە گەلێک بواردا پایەکانی دەسەڵات و ئیدۆلۆژیکی ڕژیمی کۆماری ئیسلامی لەخت کرد و لە بەرامبەریشدا ڕوبەڕووی بەرزترین ئاستی پێشێلکاریەکانی دژ بە مافەکانی مرۆڤ بوویەوە تا ئێستاش گرتنی سەرڕۆیانە ئەشکەنجە لە سێدارەدان و سەرکوتی سیستماتیک بوونەتە کردداری ڕۆژانە و ئاسایی دام و دەستگا ئەمنیەتی و ئیتلاعاتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران سەرەڕای شەرمەزارکردنی نێونەتەوەیی و نێودەوڵەتی دەسەڵاتدارانی گەندەڵ و سەرکوتگەری ئێران بەردەوامن لە سەرکوتی بێبەزەیانە بەرامبەر کۆمەڵانی وەگیان هاتووی خەڵکی کوردستان و ئێران و کبکردنی سەرجەم دەنگە ناڕازیەکانی دیکە بۆیە لە بەرامبەر ئەم دۆخەدا کردەوە و هەڵوێستی هاوبەش و یەکگرتوانەی بەهێز و بەرین پێویستە لە دووهەمین ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینادا ئێمەش هاوڕا و هاودەنگ دەچینە پاڵ چالاکانی مەدەنی و مافی مرۆیی لە نێوخۆی وڵات و دەرەوە و ڕۆژی یەکشەممە 25 خەرمانانی 1403 هەتاوی بەرامبەر بە 15 سپتامبری 2024 لە سەر تاسەری ڕۆژهەڵاتی کوردستان وەک ڕۆژی مانگرتنی گشتی ڕایدەگەێنین و داواش لە هەموو ئینسانێکی خاوەن هەڵوێست دەکەین بەم مانگرتنەوە پەیوەست بێت.